75 years ago this year, Voice of America made its first broadcast. 75 ساڵ لەمەوبەر بۆ یەکەم جار دانی ئەمریکا بەخش کرا. لەم ڕۆژدا بە زیاد لە 45 زمان بۆ سەرانسەری جیهان بەرنامەکانمان بەخش دەکەین. بە هەموو شێوەکانی خەڵق بتوانن هەواڵ و زانیاریەکانیان وەربگرن. هێشتاش رادیۆ بەکاردەهێنین، هەروەها تەلەڤیزیۆنیش لە ڕێی ماڵپەڕ و تەلەفۆنی مۆبایل و بە هەموو جۆرە ئامێرەکانی پەیوەندیکردن ئەوانەی داهێنراون و لەو شوێنانە دەبین. ئەرکمان لە ڕاستیدا زۆر ساکارە. هەواڵ و زانیاری بێلایەنە و ڕەوایەنەی تایبەت و سربەخۆ بۆ ئەو کەسانە بڵاو دەکەینەوە کە بە شێوەی تر دەستیان پیاڕاناگات. چیرۆکی ئەمریکاش دەگێڕینەوە. چیرۆکێکی ئەمریکی کە بە بنەما تێر و تەسەل و تەواوە. هەر لە ژنگەی کارگێری لە سیلیکۆن ڤالیەوە هەتاکو زانکۆمەزنەکانمان لە بوارەکانی تەندروستی و دەرمان و پێشکەوتنەکانی پزیشکیەوە. هەروەها چیرۆکی داسپۆرەکانی ئەمریکا ئەو کەسانی لە سەرانسەری جیهانەوە ڕویان کردۆتە ئێرە. من کاری ڕۆژنامەوانیم زیاد لە 50 ساڵ لەمەوە بەردەست پێ کرد و لەم ڕۆژدا لێرە لە دەنگی ئەمریکا بە بیرم دێتەوە بۆچی بوومە ڕۆژنامەوان. دەستکەوتێکی گەورەیە بۆ من لێرە کار دەکەم لەگەڵ پیا و ژنانی مەزن ئەوانەی چیرۆکی ئەمریکا دەگێڕنەوە و هەواڵی زانیاری بێلایەنە بۆ سەرانسەری جیهان دابین دەکەن. زۆر دڵخۆشم لێرەم لە دەنگی ئەمریکا لەم دەمەی 75 ساڵیادی دەکەینەوە و هەست بە شانازیش دەکەم بەوەی بەرەو 75 ساڵی داهاتوش بەخێرهاتنی دەکەم.